بەیەکان باش بەکەراتنی هەموو لایەکەین بە تایبەتی هەردوو جومەی زانکۆی سلێمانی زانکۆی گەشەبێدانی مرۆیی و هەروەها دەستگاکانی ڕاگەیاندن کە بەڕاستی هەموو کات بەدڵسۆزانە لە چالاکیەکانی هەردوو زانکۆیە ڕۆڵی کاریگەری گەورەیان هەیە بە تایبەتی لە گواستنەوەی و چالاکیە زانستیانی کە مەبەستی خزمەتکردنە بەم پارێزیایی کە ئەم دوو زانکۆیی تێدایە بۆی دەستخۆشیتانەکەین و بەکەراتنیشتانەکەین هیواداری هەروە بەگەرموگوڕی بن هەروەها بەناوی هەمووتانەوە بەکەراتنی هەردوو بەڕێز پرۆفسۆر دکتۆر مەریوان هەڵشی سەرۆکی زانکۆی گەشەپێدانی مرۆیی هەروەها پرۆفسۆری دەدەن دکتۆر ڕەزا سەرۆکی زانکۆی سلێمانیەکەین هەردوولا بەخێر بێن بەڕێزان ئێوە لێرە ئەمڕۆ بۆ کۆبوونەوە لەسەر بابەتێکی زۆر گرنگ یاخود بۆ ڕاگەیاندنی بابەتێکی زۆر گرنگ کە لە ئەنجامی یادداشتی لێکتێگەیشتنی هەردوو زانکۆوە لە 28 2015 ئیمزاکرا هەر بە حضوری بەڕێستان لە ئەنجامی ئەوەوە بۆ چالاکیی زۆر گرنگ کە بریتیە لە ڕۆژەی هاوبەشی خوێندنی باڵا لە نێوان هەردوو زانکۆدا کە لەلایەن زانکۆی گەشەبێدانی مرۆییەوە کرێتەوە باوکاری زانکۆی سلێمانی کە بەڕاستی ئەمە کاریگەریان کارێکی گرنگە و دواتر ئەم بەڕێزانە ڕوونکردنەوە دەن ئێستا ئێمە لە خزمەت بەڕێستانە پرۆسە ئیمزاکردنی ئەو یادداشتە ئەنجامە دەین و دواتریش هەر یەکێک لەم هەردوو بەڕێزان سەرۆکی زانکۆکان ڕوونکردنەوە دەن بە ئێوەی بەڕێز و ئێوەش دەستگاکانی ڕاگەیاندنی هەر پرسیارێکە هەر بۆ سەبارەت بەم بابەتە بە خۆشحاڵیەوە ئەتوانن ئاراستیان بکەن بۆیە ئێستا پرۆسەکان ئەنجام دەین کە دکتۆر زۆر بەخێر بێن. پێشەکی زۆر سپاسی ئامادەبوونی هەموو لایەک دەکەم لە ڕاستیە لای جەنابتان ئاشکرایە کە زانکۆی گەشەپێدانی مرۆیی لە ناو زانکۆ تایبەتەکانە لەو پۆڵێنەی کە لایەن وەزارەتەوە ڕاگەیەنرا لە پێشەنگا بوو بۆیە بە نووساوی فەرمی وەزارەت ژمارە 4424 لە 28 سێی 2017دا ئاراستەی زانکۆی گەشەپێدانی کردووە کە زانکۆی گەشەپێدانی مرۆیی ئەتوانێت خوێندنی ماستەر بکاتەوە بە هاوبەش لەگەڵ زانکۆیەکی حکومیدا هەموو لایەکشمانە و ڕاستیە زانین ئەو زانکۆ حکومی کە زانکۆی گەشەپێدان خۆشحاڵە بە هاوبەش کاری لەگەڵا بکە زانکۆی دایکە زانکۆی سلێمانیە کە هەمومان ئەزانین زانکۆی سلێمانی پێشەنگ بووە لە پێشکەشکردنی بواری ئەکادیمی و زانستی و پێگانی ڕۆڵەکانمانە بۆیە زانکۆ بە خۆشحاڵیەوە پێشوازی لەو بەدەمەوە هاتنەی زانکۆی سلێمانی کرد بۆ کارێکی هاوبەش کە بۆ یەکەم جارە لە هەرێمی کوردستانە ئەم کارە بگاتە ئەنجام دەستخۆشی لە بەڕێ سەرۆکی زانکۆی سلێمانی کاکتۆر ڕەزا و هەروە ئەندامانی ئەنجومەن ڕاگرە بەڕێزەکانەکەم کە بە هەردوو لامانتوانیمان لە ماوەی نۆمان کارکردنا و سپاسی جەنابی وەزیری خوێندنی باڵا و توێژینەوەی زانستی بەڕێز دکتۆری سگۆران دەکەم کە بەدەم کارەکەمانەوە هاتووە هاوکارمان بوو بە هەردوو لامان ژمارەیەک کۆبوونەوەمان بە هاوبەش ئەمەنجام گەیان ئەنجومەنی زانکۆی گەشەپێدانی مرۆیی و ئەنجومەنی زانکۆی سلێمانی ئەمەش ئەچێتە چوارچێوەی ئەو خزمەتەوە کە هەردوو زانکۆ بە بەردەوام ئەیانەوە پێشکەش بە کۆمەلگای بکەن و کارێکی گەورە دەبێت کە بتوانین لە بوارە جیاجیاکانە ئەم خوێندنی باڵایە کە بریتێ لە خوێندنی ماستەر بە ئەنجام بگەێنین و پرۆژەکە بە سەرپەرشتی هەردوو سەرۆکی زانکۆ دەبێت و هەروەها
ئەندامەتی یادەرانی سەرۆکی زانکۆ بۆ کاروباری زانستی و کاروباری کارجێڕی و هەروەها ڕاگرە بەڕێزەکانی هەردوولا لەو بەشانەدا و چواردە پسپۆڕی ئەکرێتەوانێت لە خوێندنی ماسەرە ئەو پسپۆڕیانن کە لە زانکۆی گەشەپێدانی مرۆیدا هەن بۆیە زۆر سپاسی بەڕێزان سەرۆکی زانکۆ ئەندامانی ئەنجومەنی زانکۆی سلێمانی یەکەم کە کاری جدیمان بەیەکۆ کرد و توانیمان بگەینە ئەوەی ئەمڕۆ ئەعلانی ئەو کارە بکەین کە بتوانین لە داهاتوویەکی نزیکە ئەم کارە پاش وەرگرتنی ڕەزامەندی مەقعدەکان لایەن وەزارەتی خوێندنی باڵاوە بە ئەنجامی بگەینن و بە خێرات ناکەم زایش و بەخێبن سەرچاومە. سواز بۆ هەموو لایەکان بە خێراتنی هەموو لایەکانەکەین بە ناوی خوای گەورە ئەم ڕۆستەی پێنج زۆر خۆم بە خۆشحاڵەزانم کە لەژێر چاودێری بەڕێز وەزیری خوێندنی باڵا و توێژینەوەی زانستی بەڕێز کاکتۆر یوسف گۆران هەردوو زانکۆی سلێمانی و هەروەها زانکۆی گەشەپێدانی مرۆیی خۆتانەزان زانکۆی سلێمانی زانکۆی دایکە یەکێکە لە زانکۆ لە کۆنترین زانکۆکانی کوردستان و عێراق و هەروەها گەورەترین زانکۆیە لە کوردستانە. ئەم زانکۆیە لە ڕیزبەندی نیشتیمانیە یاخود لە ڕیزبەندی نیشتیمانیە کە لە کوردستان ئەنجامەدرێت لەژێر چاودێری وەزارەتی خوێندنی باڵا یەکێکە لە زانکۆکان کە لە پێشەوەی ئەم ڕیزبەندیەیە لەگەڵ زانکۆی گەشەپێدانی مرۆیی کە ئەویش یەکەمین زانکۆی تایبەتە لە کوردستانە لەو ڕیزبەندیەدا. بۆیە ئەمڕۆ خۆمان بە خۆشحاڵە زانین کە پێکەوە لە پرۆسەیەکی زانستی هاوبەش ئەویشکردنەوەی خوێندنی ماستەر یاخود خوێندنی باڵایە بەیەکەوە هەوڵ بدەین ئەو پرۆسەیە ڕابگەێنین کە بریتە لەکردنەوەی چەند مەقعدێکە وەزارەتی خوێندنی باڵا دەستنیشانیەکە ژمارەی کورسەکان لە 4 بواری جیاوازە لە بواری لە کۆلێجی زمان و هەروەها لە کۆلێجی یاسا و ڕامیاری لە کۆلێجی کارگێڕی و ئابووری و هەروەها لە کۆلێجی زانستی کۆمپیوتەر ئەم بەشانە بە هاوبەشی لەگەڵ زانکۆی سلێمانی زانکۆی گەشەپێدانی مرۆیی خوێندنی باڵای ماستەرەکاتەوە. ئەمە یەکەمین تەجروبەیە لە کوردستان ئاکرێت کە زانکۆیەکی حکومی لەگەڵ زانکۆیەکی ئەهلیە ئەو پرۆسەیە بەجێ بگەێنن. دووبارە من دەستخۆشی لە یاریدەدەرانی سەرۆکی زانکۆ لە ڕاگرە بەڕێزەکانەکەین کە لە ماوەی 9 مانگا خەریکی ئامادەکردنی ئەو کارە بوون ئەم پرۆپۆزەڵانە بوون کە ئەمڕۆ بە ئەنجام گەیشتووە و هەروەها پیرۆزبایی لە سەرجەم دەرچوانی ئەو کۆلێجانە ئەکەم کە ئەتوانن لێرەوە تەقدیم بکەن یاخود داواکاری پێشکەش بکەن بۆ خوێندن کە لە چەند ڕۆژی ئایندەدا ئەو پرۆسەیە ڕاگەیەندرێ و هەروەها ئەو مەرج و ڕێنمایی بە هەمان کواڵیتی ئەو کواڵیتیە کە لە زانکۆ حکومیەکانە خوێندن ئەکرێتەوە بۆ زانانی بەڕێستان ئەم پرۆسەیە جیاوازە لەو پرۆسەیە کە ئێستا خوێندنی باڵا لە زانکۆ حکومیەکانە بەردەوامە ئەمە پرۆسەیەکی ترە و کارێکی ترە لە کارێکی زانستی ترە. هیوادارم لە داهاتوە ئێمە پرۆژەی هاوبەشمان هەبێ لەگەڵ نەکرد تەنها خوێندنی باڵا بەرک و چەندین توێژنەوەی زانستی لەگەڵ زانکۆی گەشەپێدان ئەنجام بدەین و زۆر سوپاسدانەکەم. زۆر سپاس بۆ بەڕێزان سێوی بەڕێز کەسێک پرسیاری ئەم پرۆژە چۆنە کەی دەست پێ کات چەند کورسی خوێندنەوەی کراوە پرسیارێکم بۆ تۆڕەزا چەند پەیوەندی بەم باسەوە لێ سەبارەت بە نیگەرانی خوێندکارانی زانکۆی سلێمانی لە نەبوونی خزمەتگوزاریەکان و پێنەدانی ئەو پارێکە بوو بە شەناخۆیەکان بێت و هەڵویستی ئەو زانکۆی سلێمانی چێک ئەوان تاستە سوور لەسەرکە ئەو بڕە پارە نادەن چارەنووسی ئەوان چێ بێت سەبارەت بە پرسیاری یەکەمت ئێمە ئەو تەفاسیلە و ئەو کارانە کە چۆن بە ئەنجامەگە هەم لە مەقعدەکان و پسپۆڕەکانە لە سایتی هەردوو زانکۆیە لە داهاتوێکی نزیکدا بڵاوی دەکەینەوەنی. سەبارەت بە پرسیارەکە ئێمە لە 21 چوارە یەکێ لە بەشە ناوخۆیەکانی زانکۆی سلێمانی گەڕی کرد بەهۆی ئەوە زۆربەی خزمەتگوزاریەکانی 8 بەشە ناوخۆیی لە 39 بەشە ناوخۆیی تووشیەوە هاتن کە کێشەی تێبکەوێت بە تایبەتی لە کارەبا و لە ئاوا. ئێمە هەر خۆشبەختانە دوای 24 ساعت توانیمان ئەو کارەبایە بگەڕێنینەوە بەڵام بە 24 ساعت وەکو بەشە ناوخۆیەکانی تر نەبوو بە مۆلی دەبوو و ئێستا بەردەوامین و خزمەتگوزاریەکان لە ماوەیەکی نزیک کارگێڕین سەبارەت بە 100,000ەکە و بڕیاری ئەنجومەنی وەزیرانە ئەو بڕیارە بۆ هەموو زانکۆکانی کوردستانە تەنها بۆ زانکۆی سلێمانی نییە بۆیە هەموو زانکۆکان زەمندا جێبەجێکرد. کاکی دکتۆر کارمان لە کوردستان 24 دوو پرسیارم هەیە باستا لەو پسپۆڕیانی کە
زانکۆی سلێمانی هەیە لە زانکۆی گەشەپێدان ینی وانی مەرسێرە یان دێتۆکردنی باڵا ئایا پسپۆڕایی تری نابن بۆ نمونە ئەلام کۆمەڵێ پسپۆڕی تر کە لە زانکۆی گەشەپێدانی هەیە خەڵکانی ڕەنگە چاوەڕێەوە بن بزانن ئەو پسپۆڕایی تر کەی بکرێنەوە بەسەری دووەمەوەی پلانی هەردوو زانکۆکە بۆ ساڵی ئایندەی خوێندن چییە؟ ڕەنگە خوێندکارێکی زۆر چاوەڕێکە لە سیستەمی پاراڵێن لە زۆر سیستەمی تر کە کێشە و گرفت نێتە بەردەم جامیعانیە لە خواستی مامۆستایان پلانتان چییە و بۆ جامیعان؟ سەبارەت بە پرسیار یەکەمت هەر وەک لە نووسراوە فەرمیەکەی وەزارەتە ئاماژەم پێکرد زانکۆی گەشەپێدانی مرۆیی لەلایەن وەزارەتەوانێ بڕیاری بۆ دراوە کە خوێندنی ماستەر بکاتەوانێ ئێمە هەنگاوی یەکەمی ئەم کارەمان ئەو پسپۆڕیانە ئەگرێتەوە کە لە زانکۆی گەشەپێدانی مرۆییدا هەن کەواتە هاوبەشبوونی زانکۆی سلێمانی هاوبەشێکی جدی و یارمەتدانێکە بۆ ئەو پسپۆڕانە کە بتوانین بە ئامانجی لەگەڵ زانکۆی سلێمانە بە ئەنجامی بگەینین سەبارەت بە بەشی پرسیاری دووەمتکەوەی پەیوەندی بە کاری داهاتوومانەوە بۆ ساڵی داهاتوو هەموو پلانێکی زانکۆ تایبەتەکان پاژەوەی لەنا ئەنجومەنی زانکۆوانە پەسەند دەکرێت دەچێتە وەزارەت بڕیای لێ دەدرێت بەڵام ئەم پرۆژەیە ئێمە بۆ ماوەی 3 ساڵ بەردەوامە بین ئەمەش ڕێگر نابێت لەوەی کە هەم زانکۆی گەشەپێدانی مرۆیی هەم زانکۆی سلێمانی بەجاش خوێندنی باڵا بکاتەوانێ لە داهاتوە کاتێکە وەزارەت بڕیای لێ دەدا بەڵام گرنگ ئەوەیە ئەو کردنەوەیە کاریگەرێکی نەرێنی نەبێت لەسەر ئەم پرۆژە هاوبەشەی لەگەڵ زانکۆی سلێمانی بە ئەنجام دەگات. بەنسبەت ئێستا پرۆسی خوێندنی باڵاوە تا پێشکەشکردن بۆ ماستەر و دکتۆرا لە زانکۆ حکوومیەکانە بەردەوامە لەبەر ئەمە جیاوازە لەو پرۆژەی ئێمە ئەم پرۆژەیەکی هاوبەشە زانکۆیەکی حکومی لەگەڵ زانکۆیەکی تایبەتە کردوێتەوە ئەینا پرۆژەی خۆمان بۆ کردنەوەی خوێندنی باڵای ماستەر و دکتۆرا پرۆسەیەکە بە 2 سمستەرەوە ئێستا لە کاتی پێشکەشکردنیان و بە بەردەوامی ئەو کارە ئەڕوان. زۆر سپاس بۆ ئێوە لە چالاکیێکی تری زانستیە ئەحوا بۆ لێبوری ئامادە بنێمە زۆر سپاسانەکەی